بەڵێ ئەزیزانمان دەستگای نووری حکمە گرنگی بە هەموو چین و توێژێک ئەدات. یەکێک لەو چین و توێژانەی کە گرنگی پێداوە خولی هاوێنەی بۆ کردوونەتەوە منداڵانی خوار قۆناغی قوتابخانەیە کە خولێکی هاوێنەی بۆ کردوونەتەوە لە خولە هاوینەکە هەم گرنگیان بەلانی فێرکردندا و هەم گرنگیان بەلانی ئاینی و پەروەردەکردنی ئاینی داوە. قسە باسی زیاتر لەسەر ئەم خولە دەکەین بزانین منداڵەکان لە تەمەنی چەندەوە ئەو تەمەنە سنووردارێکە بۆ خولەکە دیاریکراوە چەند بووە و بوانەکان چی لە خۆ گرتووە. قسە باسی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری دڵکەش عوسمان کە مامۆستا بووە لە خولەکەدا و هەروەها خەندە ئیبراهیم کە بەمان شێوە مامۆستا بووە لەگەڵ دوو بەشداربووی خولەکە مەتین هامنە و مینا هەرم کە لە ستۆدیۆ هەمویان لەگەڵمانە قسە باس لەسەر خولەکە بەخێر بێن. سپاس بۆ مامۆستا دڵکەش بالەتەوە دەست پێ بکەم. خولەکە چەند ساڵە بەردەوامەوە بە شێوازێکی گشتی خولەکە چی لە خۆگرێت؟ بەنای خۆی گەورە میهرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. خولی خونچەکان کە بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامی هەیە لە دەستگای نووری حکمەدا. سپاس بۆخوا پێشبینیەکی چاکی بەخۆیەوە بینیوانی پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە. چەندین مناڵی باش سوودمەند بوونتیایە. ساڵانە چەند ساڵە 3 ساڵە بەردەوام بەڵێ 3 ساڵە مای 3 ساڵ بەردەوام ژمارە بەشداربووانی منداڵەکان چەند بوون؟ ساڵانی پێشووتر چەند بووە گەرزانیاری لە 4 ساڵانی پێشوە ژماری بەشداربووان زۆر زیادی کردووە. ئەو کاتێک کە سەرەتا دەستمان پێ کردووە تا ئێستا سوپاس بۆخوا گۆڕانکاریکی باشی بەخۆیەوە بینیوە. اینجا سەرەتا بەستەنها لە لقی سەرەکی دەستگای نووری حکمە بوو. ئێستا سوپاس بۆخوا توانیمانە دوو لقی تریش بکەینەوە لە لقی سێتوان و بازنەی هەواری شار. لەم شوێنانەش ئەم ساڵ خولەکە کراوەتەوە. منداڵێکی زۆر اینجا ئێمە ڕێژەی ناونووسین سنووردارە چکە ڕاستیەکەی توانای دەستگاکە توانایەکی تەحدیدی هەیە، یعنی ژمارەیەکی دیاریکرا و خوێندکار وەرەگرێت بەو شێوازەیە. باش مامۆستا خەندە دووبارە بەخێر بێ. باسێک لەوە بکەی ئەم خولە تا چەندێک گرنگە بۆ قۆناغا بێگومانەوە ماوەی چەندێکیانی خەریکن لەگەڵ ئەم منداڵانەیە چونکە زانین کە ئیتر قوتابخانەکان بەرەو کرانەوە ئەچێ زۆربەی خولەکان کۆتایی پێز. بەزواکەکەت بگیری مامۆستا. بەنای خۆی گەورە میرەبان سوپاسدانەکەین. ئەم خولە بەڕاستی با بڵێین گرنگێکی تایبەتی خۆی هەیە بۆ مناڵانە. ئێمە خولی هاوینەمان هەیە و خولی زستانەمان هەیە. خولی هاوینەمان لە 15 خولی هاوینەمان کە دەست پێ کات لە 1/6 تا 15 نۆیە. لە 15 نۆ خولی زستانەمان دەست پێکاتەوە بە هەمان شەو تا 1/6. ئەوانی کە لەگەڵمانان 4 بۆ 5 ساڵن با بڵێین ئەوانش کە دواترە چنە قوتابخانە ئێمە دەستیان لێ بەرنادەین. هەر لە سەنتەری حکمە بەشی ترمان هەیە و بەردەوامی ئەبێ لەگەڵمان ئەو منداڵە. بەڵێ ئەم خولانە گرنگێکی زۆریانێ لە بەرەوەی کە ئێمە گرنگێکی زۆر ئەین بە لایانی پەروەردەی منداڵەکە کە ئەمانە ئینشاءڵڵا بە پەروەردەی بناغەیەکی دروست و پەروەردەیەکی تەندروست ئەم مناڵە پێ بگات ئینشاءڵڵا. زۆر باشە. وانەکان کە لەم خولەدا لە خۆی گرتبوو بابەتەکان چی بوون کە فێری منداڵەکان دەکران؟ بابەتەکان ئێمە سەرەتا بە قورئانی پیرۆز دەست پێکەین. دواتر وانەکانمان فێری ئاکار و ئادابی پەروەردەییانەکەین و دواتر فێری زمانی پیتەکانی زمانی عەرەبی و پیتەکانی ئینگلیزیان دەکەین و چەندین بابەتی فکری و زەهنی کە بەدەرنیە لەمەش بۆ منداڵەکان. مامۆستا خەندە ئێمە بووە وێنایی سەنتەری حکماکەین کە بەس گرنگی بەلایانی قورئان خوێندن و جوان خوێندنەوەی قورئان بدە. ئایا لایانی پەروەردەیی ئێوە باستان کردانی زۆرێک لەوانەکانتان هەم پەروەردەین هەمووانەکانی قوتابخانەشی تایە بۆچی ئەمانەتان هەمووی بێکەوە کۆ کردوێتەوە؟ لەبەر ئەوەی هەمووی پەیوەندیدارە بەیەکەوە. یعنی ئێمە کە باسی وانی قورئانی پیرۆز دەکەین کە قورئانی پیرۆزیان فێرەکەین بەدەر نییە لەوەی کە چۆن فێریان بکەین، یعنی شێوازەکانیان. بەڵێ چۆن ئێمە ئەو قورئانی پیرۆزیان فێرەکەین و تێیان بگەێنین بۆچی فێری قورئانیانەکەین و دواتر وانە پەروەردەیەکانمان ئاکار و ئادابەکان چونکە بەڕاستی ئەمانە زۆر گرنگن. ڕاستە ئێمە سەنتەری نووری حکمە بۆ قورئانی پیرۆز و لەبەرکردن و جوان خوێندنەوەی قورئانە، بەڵام سەنتەری نووری حکمە بەدەر نییە لە ئەوانە پەروەردەیەکان هەتا لە مناڵەوە تا گەنجان و سەروتریش ئێمەوانی پەروەردەیەمان بۆ قۆناغا ڕەنگەوانە پەروەردەیەکان زۆر بەڵێ زۆر گرنگە. بەڵێ ینی ئێمە زۆر گرنگیماندا بەوانە پەروەردەیەکان بۆ ئەو تەمەنە بۆ ئاستا.
خاتو دڵکەش باسێک لەوە بکەیت ئێوە تا چنێک هەوڵتان ناوە هەندێک لەسەر پەرشتیکردنی ئەم خولەدا کە وانەکان هەنێکی پراکتیکی بن شتی جۆرا و جۆری تیاابێ تایبەتمەندی خولێکی تەواوی هەبێت کە منداڵێک بێزار نەبێت لەوەی کێت بەشداری لە ماکە و لەگەڵ شافێری هەندێک شتی بابەتی گرنگ ببێت. ئەوە گرنگترین شتی بەشی خولەکەی ئێمەیە چکە عادەتی مناڵ یعنی مناڵ بەو شێوازەیە کە تۆزێک وانە بخوێنێ بێزار ئەبێ ئێمە شوانەکانمان بەو شێوازە لێ کردووە کاتێ بۆ نمونە 20 دقه قورعانی پێ ئەڵێن 10 دقه یاریەکی پێەکەین ینی شتێکی پێەکەی کە ئەم مناڵە بێزار نەبێ لەوانەکەیە ئەمەمان کردو بە بابەتێکی سەرەکی دەرسەکانمان لە بینی هەر دەرسێ بۆ دەرسێکی تر ئێمە ناچین وەکو قوتابخانە وانەکان بەسەریەکەوە بخوێنێت تاکو مناڵەکە بێزار نەبێ چکە ئەگەر وا بۆ شێوازە بێ وەکو قوتابخانە بێ مناڵ نایەتە خولەکانی شۆیانی کاتە ئەبێ ئێمە ینی فکرێکی وا بەکاربهێنین لەگەڵ ئەم مناڵانەیە کە تااقەتیان نەچێت ینی ئێمە مناڵ هەیە کاتی وا هەیە سعات 12 کە ئەڵێن کاتی ڕۆشنەوەی بێتاقەتە بێ مناڵمان هەبوو ئەیوت مامۆستا حەز ناکەم بڕۆمەوە چکە ئێمە دنیاکی وایان بۆ دروست ئەەکەین ینی یاری ئەەکەین لەگەڵیانە خۆمان چیرۆکیان بۆ ئەخوێنینەوە لە بینیوانەکانە تاکو ئەو توانە و تاقەی هەیەە لە دەرسەکە بە عقلی دانیشن لە دوای دەرسەکەەوە سەرفی بکەنەوە چکە مناڵ ناتوانێت لەوە زیاتر دانیشێ لە دەرسا ئەو پەڕی بتوانێنی و سعات جاستەکەم هەردووکیان بێزار بوون لەوەی دامان نیشاندون بە زۆر طبعا مناڵ وایە توانای ئەوەی نیە زۆر داکەمەتین تۆزێ قسەمان بۆ بکە تەلەبەی مامۆستا دڵکەشی وایە تەمەنە چەنە؟ کاگمەتین ئەفو ئەمە کاگمەتین تەلەبەی خۆمە تەلەبەی خۆ خولی زستانە و هاوینەش هەر بەردەوام بۆ لەگەڵم الحەمدولیلا بەڵێ مامۆستا خەندە وڵات تۆزێ بۆمان بدوێنی کاگمەتین تۆ قسەمان بۆکەی چەند ساڵیت؟ شەرمەکەیت تۆ باسی قورئانتان بۆکەم کە پێش بەرنامەکە لەوێ چیت خوێند؟ قەینا دوایینەوە لەم بادم با بچینە لای میناگیان تۆ چۆنی بەخێر بێ سپاس تەمەنە چەند ساڵە لە کێ کۆچی بۆ حیکمە؟ وەڵا 6 ساڵم زۆر باشە لەوێ خۆشە خولەکەتان چیتان خوێن؟ یەکەم دەرسی قورئانمان هەبوو زۆر باشە اینجا دوای ئەوە میوەمان هەبوو دوایەوە چین بۆ هۆڵی یاریشتان کرد لە هۆڵی یاریە هاتینەوە دەرسی عەرەبیمان هەبوو کە دوای دەرسی عەرەبی دەرسی پەروەردەمان هەبوو زۆر باش ئەمجا لە جوانانەش لەبەر کردو دوێنێ بینیمی لەسەر مەسرحەکە گۆرانی تەوت و لە ئاهەنگی خولەکەیە بووە بوو زۆر باشە دەست خۆش بێ قورئانمان پێشکەشەکەیت قورئانمان بخوێنە بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد ئەی دەست خۆش زۆر باشە ئافرم کاگمەتین تۆ هیچمان پێشکەش ناکەیت کاگمەتین دێ قورئانمان بۆ بخوێنە باش دێ قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد زۆر باشە دەست خۆش بژیت مامۆستا دڵکەش بۆچی ئەم منداڵانەتان هەڵبژاردەتی بۆچی ئەم ئاستەتان هەڵبژارد و گرنگی ئەم ئاستە بۆ کۆمەلگا چییە ئێوە لە ئێستاەوە ئاوپەروەردەیەکی جوان و فێری ئاینیان دەکەن و وە فێر لە پەدا ئاینیشا پەروەردەی فێرکردنیان پێ ئەڵێن عادەتی تەمەنی پێش قوتابخانە مناڵ تەمەنێکی فێربوونی هەیە ینی مشکی مناڵ بەو شێوازەیە ئەگەر هەرچیەک فێر ببێت لە گەورەبوونا لە بیری ناچێتەوە خۆمان ئەگەر بیرمان بێ لە تەمەنی مناڵیە ئەگەر سوورەتێکمان لەبەر کرد بێ هەتا ئێسش ئەو شتە لە زیهنمانە ئەمێنێتەوە ینی لە مناڵیا شتێک کە فێر بووی زەحمەتە بیرت بچێتەوە عادەتی تەمەنی پێش قوتابخانە ئێستا ئەم مناڵانە کە ئەچنە قوتابخانە پیتەکانی کوردی فێرە بن دوای ئینگلیزی فێر ئەبن بەس عەرەبیەکە لە لای ئێمە کەمێک ینی وەلا خراوە ینی بەڵام ئێستا ئێمە ئەم تەمەنەیان زۆر
زۆر گرنگی پێ ئەین لایانی دینیەکە کە زۆر بۆ ئێمە گرنگە چکە بەڕاستی مناڵ لەم تەمەنەیە پێویستە هەنێ شت فێر ببێت ئەویش قورسی ناکەین لەسەری کە هەموو شتێک نا بەڵام هەندێک شت کە بۆی ڕوون ئەکرێتەوە ئەم تەمەنیان تەمەنێکی جوڵەیە تەمەنێکی زیاتر ئەوەیە کە بجوڵێن بەڵام لەگەڵ ئەوەشا فێر ئەبن هەرچێکی پێ بڵێ دوای لە گەورە بوونا بیری ناچێتەوە مناڵم تەمەنە کە قورعانەکە لەبەرەکە مناڵمان هەبوو سپاس بخوا بەماوەی ئەم سێ مانگەی خولی هاوین توانیوەتی تەواوی جزئی عەمە لەبەر بکات یعنی ئێمە تەرجیعمان کردووە ئاهەنگێکی تایبەتمان بۆ کردووە هەدیەمان پێبەخشیوە لەبەرەوەی ماشەڵڵا توانایەکی باشی هەیە تۆ لە ماوەی سێ مانگا مناڵ بتوانێت جزئێک لەبەرکە کەواتە ئەم مناڵە ئەبێ گرنگی زیاتری پێ بترێ بۆیە تەمەنەکان تەمەنێکی فێربوونە مامۆستا خەندە بێمەوە لای بەڕێستان ئێمە من بیستومە کە حکمە ئەوەندەی ناو بۆیت بۆ منداڵ زۆر جار ناتوانێت هەندێک منداڵ وەرگێ هۆکار چیە کە زۆرێک لە دایک و باوکان ئەیانەوێ منداڵەکانیان لە حکمە بێت ئایا توانی وتانە تایبەتمەندیەک ببەخشن بۆی کە دایک و باوک مسمانەی بەوە هەبێ مامۆستایەک ئەم منداڵی پەروەردەکە کە بێخەمە لە هەموو لایەنەکانیەوە الحەمدولله بەفەزلی خۆی گەورە حکمە فیدباکێکی بۆیە تۆ کە زۆر ماشەڵڵا لە ئاست و موحی خۆمان و زیاتریشە فیدباکەکانمان وامان لێکەن ئەو مناڵانەی کێنە لامان ینی زۆر بەدڵ سۆزانە و ئیش ئەکەین لە سەریان ینی هەر ئەوە نییە کێنە لامان قورئانەکان فێر بکەین و هەندێک وانە و ئاکارە نە ئێمە لەگەڵیان ئەبین پەیوەندیمان لەگەڵ دایک و باوکیان هەیە هەمیشە کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە کە ئەم مناڵە ئەمڕۆ چۆن بووە چۆن دەبێت چی پێویستە بکرێ بۆ مناڵە ینی لە هەموو ڕوویەکەوە ئێمە ئاگامان لە مناڵەیە لە بواری دەرونی تەندروستی جەستەیی ینی نەک هەروانەکان ئێمە لە هەموو لایەنەکانەوە هەست بەوە ئەکەین وەکو مەسئولیەتێکی خۆمان کە ئەم مناڵە پێ ئەگەیەنین و الحەمدولله ینی هەتا ئێستا الحەمدولله فیدباکێکی ئەجگار زۆرمان بووێتەوە کە دەستخۆشی و دوعای خێرە بۆمان الحەمدولله مامۆستا خەندە هەموو کەسێک لە حکمە ئەتوانێ وانە بڵێتەوە یان ئەو مامۆستایانی کە هەڵبژێراون بۆ ئەوەی لەگەڵ ئەم تەمەنە هەستیارەیە مامەڵە بکەن و فێریان بکەن و پەروەردەیان بکەن کەسانێکی هەڵبژێراون بەتەکید لەبەرەوەی کە ئەم تەمەنە حساسە و وانەوتنەوە بێ شێوازەکان و میتۆدی وانەوتنەوە بزانێ و مامۆستایە لەبەر ئەوەی کە ئەم تەمەنە ناکرێ وەک شێوازێکی قوتابخانە یاخود سەروتر ناوەندی و ئامادەی مامۆستایە وانە بڵێتەوە نەخێر ئێستا بۆ نمونێمە هەر لە کاتی قورئان خوێندنەکەیە چەندین میتۆد بەکارێنین ناکرێتەوە مناڵە دانیشتۆ بە دیارتەوە 20 دقە نیم ساعت تۆ هەر بە ڕێتمێک قورئانەکەی بۆ بخوێنێ و دیل نە نەخێر ئێمە فێری چەندەها شێواز و میتۆد بووین هەرێک لە مامۆستاکان چەندەها دەورەمان بینیوە کە بەردەوامی لە دەورە بینین بۆ ئەوەی کە کارەمەیەکانی مامۆستا فێر ببین تاکو ئێمەش لەو ڕێگەیەوە بتوانین ئینشاءڵڵا بە جوانی و سەرکەوتووتر کە ئەوانەکان بڵێنەوە ئەوانیش ئینشاءڵڵا تێگەشتنیان زیاتر بێ بەوانەکان زۆر باش مامۆستا دڵکەش ئێوە مامۆستا خەندە ئاماژەی بۆ کردکە لە زستانانیشا خولتان هەیە ئێوە چۆن لەگەڵ ئەم منداڵانەدا بەردەوام ئەبن چۆن پەیوەندیەکانتان لەگەڵ خێزانەکانیاندا تێکەڵ کردووە خولی زستانەمان بەڵێ لە 15ەوە دەست پێ کاتەوە ئینشاءڵڵا عادەتی ئەمە لە بینی خولی هاوینە و زستانەیە 15 ڕۆژ ڕێستۆرەگرین هەم بۆ مناڵەکان هەم بۆ مامۆستاکانیش لەماوەی ئەم 15 ڕۆژای ئامادەکاریەکرێتەوە بۆ خولە تازەکە ئەم مناڵانی کە ئێستا لە خولی هاوینە لەگەڵمانە بوون 4 ساڵەکان زۆربان لە ئێستادا ناویان نووسیوەوە بۆ خولی زستانە بەشداریەکەن و ئەوانەشی کە ئەچنە قوتابخانە ئێمە ڕۆژێکمان بۆ داناون لە هەفتەکەیە لەو ڕۆژەیە یەکێک لە مامۆستاکان وانیان پێ ئەڵێتەوە یعنی ئێمە کۆنتاکتمان هەر ئەبێ لەگەڵ دایک و باوکەکانە ئەو پەیوەندیە نایڵین بە پەچڕێ چکە مناڵ نابێت دا ببڕێ ئەگەر هەفتە یەک ڕۆژیش بێ قوتابخانەشی هەبێ مشکی مناڵ ماشەڵڵا زیرەکە توانای وەرگرتنی ئەوەی هەیە ینی لە هەفتەکە ڕۆژێکیش دانێن بۆ وانە قورئانیەکە بەس ئەو ڕۆژەشی کە دامەنەوە تەنها قورئانی پیرۆز نییە گرنگترین سەرەکیمان وانە پەروەردەیەکەشە کە ئێمە لایەنێکی زۆر باشە ینی گرنگێکی زۆر باشی پێ ئەدەین ینی لە هەفتەکە ڕۆژێک ئەمانێک کە ئەچە قوتابخانە هەر بەردەوامە بن و 4 ساڵەکانیش ئەوانەی کە پێیان خۆش بێت بەشداری خولی زستانە ئەکەنەوە کە زۆر بەشیان سوپاس بۆخوا پێیان خۆشە بەشدار ببنەوە مامۆستا دڵکەش ئێوە لە بنکەی هەواری شاری دەستگای ڕۆشنبیری نووری حکمن هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ بنکەی سەرەکیە وانەکانتانیان شازی بۆی کە ئێوە ڕەنگە تۆزێک تازەتر بن لە بنکەی سەرەکی هەڵتان ناوە ئەمە ببێتە هۆکارێک بۆی کە وانەکان کەمتر بێیان شتێکیوە هیچ جیاوازیەک نییە
ئێمە هەمان منهج ئەخوێنین مامۆستاکانمان هەمان ئەو مامۆستا دڵسۆزانن کە لە دەستگای نووری حیکمە مامۆستا بوون و بەچەند فلتەرێکا وەکو مامۆستا خەندە باسی کرد تێپەڕیون اینجا بوونەتە مامۆستا یعنی هیچ جیاوازیەکمان نیە هەمووی وەکو یەک وایە هەمان منهج یعنی هەم لقی بازنەی سێتوان هەم بازنەی هەواری شار زۆر باش مامۆستا خەندە تعاملی مامۆستاکان لەگەڵ منداڵەکاندا چۆن چۆنیە وەکو مامۆستا دڵکەشی ئاماژەی بکرد منداڵەکان حەز ناکەن بڕۆنەوە تعاملەکان هێند هاوڕێیەتیە کە منداڵەکان پێویستکەن بەخۆیانەوە بەڵێ یەکەم شت کە زۆر پێویستە کاتێ تعامل لەگەڵ مناڵەکە ئەی خاستەنەم تەمەنا پێویستە ئیحساس و خۆشەویستێکی زیاد لە حەدیان بۆ دەربڕیت تا تۆ دەرگیان نەکەیتەوە ناتوانانی هەندێک شتی تریان پێ بڵێ یعنی ئێمە تەسەور ناکەیت بە جۆرێک تێکەڵ بووین لەگەڵیان کە هەندێک جار ئێستەیەکێک لە نمونونەکان کاگمەتین بڕواکەیانی جاری وا هەیە وەندە بیریەکەکەینیان من تەلەفۆن بۆ ئەوە کە مەگەراوە ئۆتڵەیەک بیامشیان ئەو دایکی پێمەڵێ وەڵڵاهی مامۆستا خەندە یعنی ئەوەنە حەز ئەەکەین قسەت لەگەڵ بکات و بیرتەکە جاری وا هەیە نەڕوومانە ئەمە چی دروستێکات ئەمە یەکەم شت خۆشەویستی بۆ ئەو مناڵە ئەبێت دوای ئەوە هەستی ئەمانی پێ ببەخشیت کە ئەم مناڵە لای تۆ ئەمێنێتەوە ئەم دایکە بەجێڵێ ئێمە هەمان بووە نمونەمان هەبووە تەلەبەمان هەبووە نەیتوانوە دایکی بەجێ بێڵێ بەڵام دواتر کە ئێمەیان بینیوە چۆن کارەکەین چۆن خۆشەویستی خۆمانیان بۆ دەرەبڕین چۆن لەگەڵیان ئەبین دواتر مناڵەکە زۆر ئاسایی وەکو مامۆستا دڵکەش وتی هەر نایە بڕواتەوە یعنی ئەم نمونانە هەبوون ئەبێت خۆشەویستیان بۆ دەربڕیت ئەبێ ئەمانیان پێ ببەخشیت ئەو خۆشەویست و حەنانەی کە لای دایکی وەری ئەگرێت لە ناو خێزانەکەی وەریەگرێت ئەبێ بە هەمان شێوە ئەو شوێنە لەم خولە ئەم مامۆستایانە ئەم ستافەش هەمان شێوە دەوری خێزانی دووەم ببینین بۆ مناڵانە بەم شێوەیە توانین بەردەوام بین مامۆستا دڵکەش دوێنێ مەراسیمێکتان ساز کرد بۆ کۆتایی هاتنی خولەکە مەراسیمەکە چۆن ئامادەکاریتان بۆ کرد و چی لە خۆ ئەگەر تا چەندێک گرنگە دایک و باوک بەرهەمی ماندوو بوونیان و ئێوەش مامۆستاکان بە تایبەتی کە زیاتر لە هەر کەسێک ماندوو بوون ئەو بەرهەمە ببیننەوە و مەراسیمە جوانەش بۆ منداڵان و دڵخۆشکردنیان ساز بکەن سپاس بۆ خوا ئاهەنگێکی جانمان بەڕێوە برد ئیتر لە هەموو ئاهەنگێکیشا کەم و کورتی هەر ئەبێت بەڵام سپاس بۆ خوا بە جوانی تێپەڕی عادەتی ئێمە کە خولەکان تەواو ئەبێت لە کۆتایی خولەکەیە ئاهەنگێک ئەەکەین ئیتر ئاهەنگەکە ئێمە پێمان باش بوو لە بەرەوەی ئەم ساڵ سێ لقا ئاهەنگێکی گەورەتر بێت کە بەڕاستی وەکو خۆت وتت بەرهەمی مناڵەکانە ینی ئەم مناڵانە دڵیان زۆر بەم ئاهەنگە خۆش بوو ئێمە ماوەیەکی زۆرە خەریکی ئامادەکارین بۆ ئەم ئاهەنگە ینی کاتێکی زۆرمان بۆ تەرخان کردووە و ڕۆژی ئاهەنگەکەش هەموو مامۆستاکان بە دڵسۆزانەوە لە بەیانیەوە تاکو ئێوارە خەریک بوون لەم ئاهەنگەیە ینی 2 هەفتە زیاترە ئێمە پرۆڤە ئەەکەین بەم مناڵانە مناڵەکان زۆر دڵیان پێ خۆش بووە یعنی هیلاک نەبوون بەڕاستی چکە حەزیان لێ بوو دایک و باوکەکان زۆر دڵخۆش بوون بە ئاهەنگەکە دەستخۆشیەکی باشمان بواتەوە سپاس بۆخوا هەمویان زۆر لێ ڕازی بوون چکە دایک حەز ئەکات کە مناڵەکەی لە شوێنەکانی تەواوی کرد بەرهەمەکەی ببینێ هەمووشمان واین بەو شێوازی ینی ئێمەش مامۆستاکان حەزمان ئەکرد ببینینەوە ینی مناڵەکان کە ئەو بڕوانامەی وەرئەگرن بەخشینی دیارێکی بچووکە بە مناڵەکە دڵیان زۆر پێی خۆشە بێت زۆر باشە ئەو چالاکیانەی کە لە ئاهەنگەکە بەڕێوە هەمووی لەلایەن منداڵەکانەوە ئامادەکرا بەڵێ هەمووی لەلایەن مناڵەکانەوە پێشکەش کرا هاوکاری ئەو مامۆستا دڵسۆزانە کە ماوەیەکی چەندێکە عنی نزیکی مانگێک 20 ڕۆژ بۆ مانگێک ئەبوو خەریکی ڕاهێنانکردن بوون لەگەڵ مناڵەکانە و سپاس بۆخوا هەموو چالاکیەکانیش مناڵەکان پێشکەشیان کرد چالاکیەکان چی لەخۆ کۆمەڵی مناڵ قورعانی پیرۆزیان خوێند اینجا چالاکی مارشی خونچەکانی تیا بوو وەرزشی بەیانیان کە مناڵەکان هەموو بەیانێک لە کاتی داوامی ئاسایی خۆیانە لە خولەکەیە بە وەرزشکردن دەستمان پێ کرد ئەمانیش حەزمان کرد ئەو وەرزشکردنە پیشانی دایک و باوکەکان بین لەگەڵەوە زیکری بەیانیان کە ئێمە ئەم مناڵانە بە ماوەی درێژەی ئەم 3 مانگی خولەکە توانیویانە چەندین زیکری بەیانیان لەبەر بکەن کە کۆمەڵێ مناڵ لەوێ هاتنە سەر ستێجەکە و زیکریان خوێند بۆ خەڵکەکە کە ئەمە زۆر جێی شانازیە بۆ ئێمە ئیتر ئەو سرودانەی کە زیاتر مناڵەکان حەزیان لێ بووە یەکێک لە سرودەکانیان پێشکەشی ئەو دایک و باوکانە کرد باشە باسی وەرزشکردنێکە کە لایەنێکی تەندروستیە گرنگیتان بە تەندروستی منداڵەکاندا ئایا هیچ پەرستارێکیان کەسێکتان لە خولەکەیە دابینکرە بۆی چاودێری تەندروستی منداڵەکان بکەن پشکنینێک شتێک پێویستکە بۆ منداڵەکان لە ئێستایا هیچ پەرستارێکمان نەبووە بەڵام
وەکو لایانی وەرزشەکە زۆر گرنگیمان پێداوە چکە مناڵ حەزی لە جوڵەیە ئێمە هاتن بەیانیان مناڵی وە هەبوو خەوبەرینە ئایا بێت تاقەت بوو بەڵام کاتێککە وەرزشەکەی ئەکرد ئیتر تاو ئەها جەوی ئەکرایەوە ئەو جوڵە و ئەو حرەکانە بۆ مناڵ زۆر پێویست بوو ئەتر ئەو تاقی کە هەیبوو لە وەرزشەکە سەرفیە کرد. مامساخەندە گەرمایکەکە بەری تەلای کاکەمەتین دوێنێ چووی بۆ ئاهەنگەکە چی بۆ ئاهەنگەکەی دوێنێ خۆش بوو چیتان کرد لەوێ؟ وڵا قارەمان کرد قارئەتان خوێند چیترتان کرد؟ هاوڕەکانە بینی چەند هاوڕێ هەیە لە حیکمە؟ چەند هاوڕێ هەیە؟ زۆر هەیە؟ چەندانە؟ دنیا ئەی چیت خوێند لەوێ؟ سوڕەتی قارە. ئەی دەستخۆش لەگەڵ هاوڕەکان تا چیترتان پێشکەش کرد؟ کەچوانە مایکەکە مامۆستاخەندە عەزەنەویە بە مینا گیان دوێنێ تۆ بەشداریت کرد؟ بەڵێ ئەم لە جوانانی کە لە بەرتەهی ئەوەیە چیتان کرد دوێنێ لەوێ؟ دێنە وەرزشمان کرد لەسەر ستێجەکە پرۆڤەمان کرد چەند هاوڕێت هەیە لەوێ؟ زۆرم هەیە. زۆر هاوڕێ هەیە؟ لەگەڵ هاوڕەکان تا چیترتان پێشکەش کرد لەسەر ستێجەکە لەوێ؟ هیچمە وەرزشمان کرد وەکو ئەوەی نوری حیکمە. خۆش بوو؟ خۆش بوو زۆر خۆش بوو؟ بەتەمای بچیتەوە حەزەکەی بچیتەوە بۆ خولەکە؟ بەڵێ. ئای دەستخۆش بۆ مامۆستاخەندە عەزیزمانەی مامۆستاخەندە ئەگەر دایک و باوکان بیانە منداڵەکانیان لەم خولەی ئێوەدا بەشداری پێ بکەن پێویستە کەی ئێوە دەست ئەەکەم بە ناونووسین و ئەوان کەی منداڵەکانیان بەتایبەت بە خولی زستانە؟ بەڵێ ئێستا ناونووسین دەستی پێکردووە ئێتر لە ئێستەوە ئەتوانن دایک و باوکەکان ناو بنووسن هەتاکو پانزینەوە کە کاتی داوامانە. مامۆستاخەندە ئەو منداڵانی کە وەکو میناخان و کاکەمەتین لاچان بوون ئەوانی دەتوانن بەردەوام بن لە خولە زستانیەکەیە؟ بەڵێ گەر قوتیانی تاکو ناڵێم 4 و 5 ساڵ لە دوای ئەو کاچنە قوتابخانە وەکو ماسا دڵکە ژووتی ئەو کاتە ڕۆژێکمان هەیە بەڵام بە خۆشحاڵیەوە کە خۆیان حەز ناکەن واز بێنن یعنی هەتاکو بۆمان هاتۆتەوە کە داوای ئەومان لێکەن قوتابخانەمان هەبێت شوێنی ترمان هەبێت بوو ناڵەکان دانەبڕن لەگەڵمان بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێستا کاگمەتین هەر لامان ئەمێنێتەوە ئەوانش کە چنە قوتابخانە وەکو وتمان ڕۆژێکیان هەیە لە هەفتەکە کە دانەبڕن لێمان. زۆر باشە ناونووسین لە لقی سەرەکی ئەبێت یان لە لقەکانی تریش دەتوانن نابنووسن و پاشانیش لە تەمەنی چەند ساڵیەوە ئەتوان مناڵەکانیان بنە لای ئێوە؟ بەڵێ ئێمە تەمەنی 4 بۆ 5 ساڵ وەرەگرین باشە و هەر لقە و ناوی خۆیانی هەر با بڵین هەر شوێنە و تایبەتە بە لقەکەی خۆی ئەتوانن لێ نابنووسن لقی سەرەکی ئەتوانن نابنووسن لقی سێتوارمان هەیە لقی هەواری شارمان هەیە هەر کەس بە پێش شوێن و ئەو مامتیقەی کە لێتی ناو ئەنووسێ لە ئەو شوێنی کە نزیکە لێەوەی ئێتر لە بارگای سەرەکی بێ لقی سەرەکی خۆمان بێت یا خۆلقەکانی تر بێت ئاساییانی. دڵکەش خان پێشوازی دایک و باوک لەم جۆرە خۆڵانە بێگومان دایک و باوکێک ئەگەر بزانێ شوێنێک زۆر باش نییە بۆ منداڵەکی نەینێرێ و بێگومان ئێوە شیان لە بری مامۆستای خولەکەن زۆر کۆنتاکتان هەیە لەگەڵیانە زۆر ڕەنگە هەنێشت ئاڵوگۆڕ بکەن هەنێک گرفت کە لە منداڵەکە هەیە تا چنێک ئەمە گرنگە بۆ خولەکە و ئێوە تا چنێک توانیتان لەگەڵ دایک و باوکە ئەو هەماهەنگیە دروست بکەن. سپاس بۆ خەڵک وتم ئێمە کۆنتاکتێکی باشمانی لەگەڵ دایک و باوکەکان و دایک و باوکەکان بە دڵخۆشیێکی زۆرەوە مناڵەکە ئەهێنن چونکە ئێمە گرنگی بەلایانی پەروەردە و قورئانی پیرۆز ئەدەین دایک و باوکەکان ئەم شتیان زۆر پێخۆشە چکە لە ئێستادا لانی پەروەردەی زۆر گرنگە دایک و باوکەکەش مناڵەکەی ئەباتە شوێنێکە لی دڵنیا بێت زۆر پێشوازیەکی گەرممان لێکەن زۆر پێیان خۆشە کە مناڵەکانیان ئەهێنە لای ئێمە ینی جێ شانازیە بۆ ئێمە کە ئەم دایک و باوکانە بە گروتونێکی زۆرەوە مناڵ ئەهێنن وەکوتم مناڵ هەبووە لە خولی هاوینەیە دایک و باوکەکەی لەبەر ئەوی وا هێناوێتی کە بەس خولی هاوینە بەشدار بێ ئێستا هاتۆ پێمەڵێ خولی زستانش ئەینێرمەوە یعنی چکە ئیسفادەی کردو مناڵمان هەبووە هێناویانەتە خولەکەی ئێمە تەنانەت کە پرسیاری لێ کردو ناوت چییە جوابی نایەوەتەوە کە ناوەکەشی خوێندراوەوە لە مامۆستاکە هەر وەڵامی نەبوو ینی بەڵێکەشی نەوتووە بەڵام ئێستا سوپاس بۆخوا دوای خولەکە توانیوەتی قسە بکە لەگەڵ مامۆستاکەیە لەگەڵ دایک و باوکەکەی دایکەکەی هاتۆ دەستخۆشێکی زۆری لێ کردوێت ئێستا مناڵەکەم لەگەڵ خەڵکا قسە ئەکات
یعنی کە ئەم مناڵە لە لای ئێمە بۆ شێوازە ئەگۆڕچکە لەگەڵ مامۆساکانە پەیوەندێکی باشی هەیە هەم لەگەڵ هاوڕێکانیشیە. مادەم ئێوە ئێستا ئامادەکاریەکەن بۆ خولی زستانە حەزەکەی چمە لێ مامۆستا خەندە جارێ مامۆستا خەندە مادەم ئێوە ئامادەکاریەکەن بۆ خولی زستانە ئێستا چۆنم ئامادەکاریەکەن چۆن پێشوازی لە منداڵەکەن ئەو بابەتانی کە بۆتان دیاری کردوون ئایا لە کاتی قوتابخانەیە یەک ڕۆژیان بۆ دیاری ئەەکەن چۆن ئەو منداڵە ماندوو نەبێت خۆ زانی ئەرکی قوتابخانە تۆزە قورسە بۆ ئەو تەمەنە و هەندێک فێربوون و ئەویتیایە. ئێمە آخر بۆیە لە هەفتەکە یەک ڕۆژمان داناوە بۆ ئەوی کە زۆریش کار نەکەینە سەری چونکە تروانەکانی قوتابخانەی دەستپێیەکە بۆی سەختێک نەبێت لەسەر مناڵە بەڵێ لە ئێستادا هەموو ئامادەکاریەکانمان دەستی پێ کردووە بۆ خولەکەمان کە خولی زستانەیە ئیتر هەموو ساڵێک چۆن ڕۆتینمان بووە کە با بڵین ئامادەکاری بکەین و وانەکانمان با بڵین ئەگەر کەم و کوڕێک هەبێت چاکی بکەین و بەتەواوەوە کە ئێستا حازرین بۆ ئەوەی کە قوتابیەکانمان لەلامان بن و داوام بکەن. زۆر باش مامۆستا خەندە لەوانەیە ئەم تەمەنەی منداڵیە کە لە ماڵەوە بێت زیاتر پێیوەست بێت بە شاشەوە بە مۆبایلەوە بە ئایپاتەوە ئێوە چۆن هەوڵتان داوە کە منداڵی گێتە لاتان ئەگەر زۆر پێیوەستبوونێکی بەم یاری ئەلکترۆنیەکان و شاشە و ئایپاتەوە هەبێت چۆن هەوڵتان داوە هاوکاری بکەن و دوور بکەوێتەوە لەو بابەتە؟ بەڵێ بەڕاستی کە ئەمە ئێستا کێشەیەکی باوە لە ناو خەڵکەوە لە مناڵ تا گەورە ئەم کێشەیە گرتوتەوە چەندەها نمونەمان هەبووە دایکان هاتوون بۆ لامان کە مامۆستا مناڵەکەم زۆر گیرۆدەی شاشە بۆ چی بکەین ئێمە هەموو ڕێکاری خۆمان هەیە با بڵێن ئێمە کە مامۆستاین لەوێ کە وانی پەروەردەیمان هەیە لەوانە پەروەردەیەکانە بە چەندین شێوازی تایبەت و جیاواز بۆیان باسەکەین نەک ئەوەی کە هەر پێیان بڵێن لە شاشە دوور بکەوەرەوە ئایپاتەکەت با بەدەستەوە نەبێت نەخێر بە سیرسیلەیەک ینی پێیان ئەڵێن کە بۆ نمونە لەگەڵ مناڵەکە خۆی باسی زیانەکانی شاشەی بۆکەین کە تۆ ئەگەر شاشە زیاد لە حەد بەکاربێنی ئەم زیانانەی هەیە و چەندین شتی پێڵین دواتر لەگەڵ دایکیشی کۆنتاکتەکەین ئەمڕۆ ئەم وانەیەمان خوێنووە باسی ئەم شتەمان بۆ مناڵەکەت کردووە سوپاس دەکەین گەر تۆش هاوکارمان بیت کە لەم ولا کاتێکی بۆ دانین خۆمان کاتێکی بۆ دانین کە ئێستا لەم کاتیا دەبێت ئەوەندە شاشە ببینێت یاخود هەندێک جار هەلی قەدەغاکەین کە نابێت بە هیچ شێوەیەک شاشە ببینێت ئەیش بەپی ئەوەیە کە تەشخیصی مناڵەکەکەین چەند گیرۆ دەبووە لەگەڵ شاشەیە یاخود هەندێک جار ئەوەندە پیانەڵین سی شاشەکەن ئێمە کە قورئانی پیرۆزە خوێنین گروپمان هەیە کە تەواوین لە خولەکە ئەو وانانی کە ڕۆژە خوێندومانە بۆیانە نێرینەوە بۆی کە دایەکانیش با بڵین بزانن پێیان ئەڵێن ئەمڕۆ قورئانەمان بۆ ناردوون لینکەکەیان بۆ نەریم بچنەوە سەر ئەم لینکە قورئانی پیرۆز ینی بیکەرەوە سەری و بیخوێنەرەوە و با بڵین خۆی مناڵەکە هەوڵی ئەوە ئەین کە خۆی با بڵین فێریەوەی بکەین کە سعی بکات و کۆشش بکات و هەوڵ بە بەم شێوەیە تر با بڵین بۆی دانی بەرنامێکی تەواوی بۆ دانین کە ئەلحەمدولیلا زۆر سەرکەوتوانە توانیمانە تا ڕادێکی زۆر باش لە شاشە دووریان بخەینەوە کەواتە هەر فێرکردن و پەروەردەکردن نییە هەندێک لە کێشەکانی مناڵانیش چارەسەر دەکەن بەتەکید ینی زۆر کێشەمان هەبووە جاری وا هەیە ینی دایکەکە زانیوێتی کە کێشەکەی هەیە مامۆستا ئەم کێشەی هەیە مناڵەکەم وتومە تۆ داینە وازی لێ بێنە بۆ خۆم بەڵام وتومەم دەبێت هاوکاربی لەگەڵم دای بنیە بۆ خۆم هاوکار بە لەگەڵم بەس چەندەها جار دایکەکە زۆر ناڕەحەت بووە زۆر دڵگرام بۆ مامۆستا چۆن ئەم کێشەیە بووە چۆن ئیتر ئەلحەمدولیلا چەند هاوکاری منداڵەکەین ینی ئەوەندەش هاوکاری دایکەکانە بین کە پەروەردەیەکی دروست بێن لەگەڵیان مامۆستای بەڕێزێمە کاتمان نەما حەزەکەم کۆتا پێیانتان بۆ دایک و باوکان چین لێ خەڵکەش دوای مامۆستا خەندەش کۆتا پێیانی خۆتان بۆ دایک و باوکان تا چەنە گرنگی بەلایانی پەروەردەی منداڵ بدەن و ئەم جۆرە خولانە بکەنە دەرفەتێک بۆی منداڵەکانیان پێ بگەێن من ئەم خولانە زۆر بە گرنگی ئەزانم بۆ مناڵەکەم من خۆم پێشتر کە ئێشتا خۆم لە خونچەکان دەستم بە ئیشکردنەکە و مناڵەکەی خۆم لەوێ بوو بەڕاستی زۆر ئیسفادەی لێ کردووە یعنی شوێنێکە لێ ئەمانی چکە لێ ئێستادا قورئانی پیرۆز بەو تەمەنە فێری مناڵەکە بکرێت زۆر گرنگە ئەوانەی پەروەردەیەکان کە زۆر گرنگە یعنی ئەم خولانەوە لە مناڵ ئەکا دوورکەوێتەوە لە چەندین شتی تر لایەنێکی زۆر باشی هەیە هیوادارم دایک و باوکەکان بە گروتینێکی زیاترەوە مناڵەکانیان بنێرنە ئەو شوێنانە کە ئێوە بڕۆپارەیەک لە دایک و باوک ئەسەرن بەڵێ ئەو بڕەپارەی کەوەری ئەگرین لە دایک و باوکەکە
ئەوەندەیە کە شتێکی ڕەمزیە زۆر شتێکی ڕەمزی عنی بەڕاستی لە چاو هەموو ئەو شتانی کە ئەمەوری ئەگرین و ئەوەی کە ئەیکەین بۆ مناڵەکان زۆر کەمترە. سوپاسدانەکەین بەڕاستی داوا لە دایک و باوکانەکەین کە زۆر بە گوڕوتونێکی گەرمەوە کە بەڕاستی چەندین شوێن هەیەێک لەوانە کە سنتەری حکمەیە بۆ پەڕی ئەمان و دڵسۆزیەوە کار ئەەکەن لەگەڵ مناڵەکان چ لە فێربوونی قورآانی پیرۆز چ لە فێربوونی ئاکار و ئادابەکان چ لە فێربوونی وانە پەروەردەیەکان کە بەڕاستی زۆر کەم هەیە کە بە شێوەیەکیاوە تایبەت لەگەڵ مناڵەکان بدوێن و فێری ئەم ئاداب و ئاکارانە بکرێن. ئینشاءڵڵا هیوادارین هاوکار بن و ئەوانی ئینشاءڵڵا لەم شوێنە باشەدا مناڵەکانیان جێ بکەنەوە. سپاس بۆ خات و دڵکەش عوسمان و خەندەی ئیبراهیم کە مامۆسان لە سنتەری حکمە و هەروەها ئەو دوو گوڵە جوانە خاتومینە و کاکەمەتین کە لەم تەوەرە لەگەڵمانە بوون. زۆر بێزاریش بوون و دوو گوڵە جوانە لێرە چکە زۆر دامانیشان بوون.